هەڵبەتە ئەم ساڵ بۆ جێژنی قوربان لە گوندی تۆ سووران وەک ساڵانی پێشوو بە گوڕ و توونێکی زۆر باشەوە خەڵک ئامادەی هەبوو لە قوربانی گوندی تۆ سووران نەریتێکی ساڵانەی هەیە و هەموو ساڵێک لێرە بەیەکەوە قوربانی یەکرێ و بە عەدالەت و یەکسانی بەسەر خەڵکەکەدا بەشەکرێت و لێرە ساڵانە مانگ هەفتەیەک بەر لە هاتنی جێژنی قوربان لە ڕێی لیژنەیەکەوە سەژمێری گوندەکەمانەکرێت بزانین چەند زیادی کردەوە چەند کەمی کردووە و ئەم سەژمێرە دەردەخا ڕێژەی گوندەکەمان چەندە 2000 چەند قوربانی دەکرێت بۆ ئەم ساڵ جیا لە ساڵانی تر تقریبا کەمیەک هەیە بەڵام هێشتاش گەرمگوڕیش زۆر باشی پێوە دیارە لە چاو ساڵی پار نزیکەی 100 قوربانیمان کەمی کردووە ئەم ساڵ نزیکەی 200 قوربانیمان هەیە و بە نزیکی 300 تەن گۆشتمان دەبێت عەفو 3 تەن و دابەش دەکرێت بەسەر 2361 نەفوسدا سەرباقی ئەوەی کە زۆر گرانە دوو قات لە چاو ساڵی پار سعرەکەی گران بووە بەڵام هێشتاش خەڵک ئامادەی قوربانی و قوربانیدانە قوربانیەکی باش کراوە هۆکاری دومیشان ئەوەیە کە نەخۆشیەک نەخۆشیەک بڵاو بۆ تو ئێستا بۆ پێیکە لە زۆر شوێن ئەم نەخۆشیە تۆمار کراوە نەخۆشی تای خوێن بەربوون ئەمەش وای کردووە تۆزە خەڵک خۆی پارێزێ و دوورکەوێتەوە لەگەڵ ئەوەش کە تا حدێک خۆ پاراستنی هەیە بەڵام بە شێوەیەکی ڕێکپێک و بە شێوەی تەندروستی ئەمەم ساڵش قوربانیمان کردەوە الحمدلله لە گوندی تۆ سوودان کە گوندێکی زۆرە تقریبا ئێستا 400 و ڕێژەی ماڵەکان 479 ماڵە نفوسەکەشی 2361 نەفەرە هەموو ساڵە قوربانی بە دەستە جەمعی دەکرێت لە تۆ سوودان لەگەڵ ئەوەداکەوە گوندێکی زۆرە بەڵام تەبایی تێک نەچووە شعارەکانی دینی ئیسلامیان بەرزڕەکە ئەو خی گەورە فەرمی ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب وهروەها ئەو ئاەتان لە پێشاوە کە ئەو تەقوایە کە لە بەرخاتری خوای دەیکەنێ دەنا کەسش حیوان نییە لێرە بەس هەموو حیوانەکە دەکرێت لێر و لەوێ دا الحەمدولله بە شێوەیەکی تەبایی و ڕێک لە گوندی تۆ سوودان قوربانی دەکرێ و هەموو حیوانەکان دەکوژرنەوە لە ماڵە بەڕێوەکی شێوازێکی تەندروستی و لێرە بە شێوەیەکی پاک و خاوێن تەوزیعی دەکەینەوە بەسەر ماڵەکاندا بە گوێرەی نەفوس لێرە بە شێوەیەکی زۆر تەندروست من وەکو کارمەندی تەندروستی سەرپەرشتی گۆشتەکەی دەکەم دەستکێش و دەمامک بۆ لیژنەکە دابینم کردووە بەیانیان زوو دێم پێش هەموو کەس لێرم ئێرە دەشۆین خاوێنی دەکەینەوە بۆ موبەڕیدەی بۆ دابین دەکەین لە ڕووی هەواوە هەواکەشی تەواوە دەستکێش و دەمامک دێنم لێرە دای دێنێم و هەموو دەستکێش و دەمامکی لە دەستا لەگەڵ ئەوەی کە هەوڵمانداوە بە تەواوەتی ینی لایەنی تەندروستی جێ لێرە چکەمە پێشتر وەک دەڵی مامەساش لە ڕێگەی مزگەوتەوە لایەنی تەندروستی کە داوا دەکا بە شێوەیەکی یعنی زوو گۆشتەکە زوو بێت و زوو دابەشی بکەین لەبەرەوە بە شێوەی زۆر بە خێرایی گۆشتەکە دێت و لێرە کۆی دەکەینەوە و چاوەڕێ دەکەین هەتا ئاخیر بەشی دێت و جاتوات تر دابەشی دەکەین لایەنی تەندروستی تەواو هیچ کێشەی نییە.